نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە ساڵی 1944 لە بنەماڵەیەکی ناسرا و ڕۆشنبیری شاری سلێمانی لەدایک بووە. قوتابخانەی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە شاری سلێمانی تەواو کردووە. پاشان لە ساڵی 1967 کۆلێژی زانستە سیاسیەکانی لە زانکۆی بەغدا تەواو کردووە. لە سەرەتای ساڵانی 60ەکانی سەدەی ڕابردووەوە لە ڕیزەکانی یەکێتی قوتابیانی کوردستان چالاکانە کاری کردووە. لە ساڵانی 1963 و 1964 بۆ تاندامی سکرتارێتی یەکێتی قوتابیانی کوردستان یەکێک بووە لە دامەزرێنرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بووە. ساڵی 2006 وازی لە کاری حزبی هێنا و دەستی کردووە بە کاری ڕاگەیاندن وەک دەرکردنی ڕۆژنامەی ڕۆژنامە، ماڵپەڕی سبەی، KNN، ڕادیۆی دەنگی گۆڕان و سەنتەرێکی ڕاپرسی. چەندین کتێبی لە بواری سیاسی و مێژووی و ئەدەبی نووسیوە. ساڵی 1970 ژیانی هاوسەری پێگێناوە. نەوشیروان مستەفا خاوەنی 2 کوڕ و کچێکە بە ناوەکانی نەماچیا چرا. نەوشیروان مستەفا ئەمین دوای ململانەیەکی دوور و درێژ لەگەڵ نەخۆشیەکەیدا ڕۆژی 19 ئایاری 2007 لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد.